ئەو شارەی نازانێت خەوتن چییە. دڵی ئەم شارە قەرەباڵغ و جەنجاڵە بەهۆی چەند شادەمارێکەوە لە لێدان ناکەوێت کە پێی دەڵێن میترۆی نیویۆرک، ئاڵۆزترین تۆڕی گواستنەوەی ژێرزەوی لە جیهاندا. ئەو کاتەی هێشتا زۆربەی وڵاتانی جیهان تەنانەت ئۆتۆمبیلیشیان پێنەگەیشت بوو، لێرە لە نیویۆرک بە چەند کەرەستەیەکی سادەی ئەو سەردەمە هێڵێکی 14 کیلۆمەتری لە ژێرزەوی دروست کرا. 122 ساڵ پێش ئێستا و بە دیاریکراوی لە ساڵی 1904 میترۆی نیویۆرک دروست کرا. ئەوەی ئەو سەردەمە جێبەجێکرا تەنیا هێڵێکی گواستنەوە نەبوو، بەڵکو نیویۆرکی کردە پایتەختی ئابووری جیهان. ڕۆژانە 3 ملیۆن و 700 هەزار کەس بەم میترۆیە هاتوچۆ دەکەن لە نیویۆرک. ئێستا کە مۆندیالە ژمارەکە بەرز بۆتەوە بۆ 5 ملیۆن کەس لە ڕۆژێکدا. قەرەباڵغیەکەی بێشومارە. ئەگەر ئەم میترۆیانە نەبن شارەکە بە تەواوەتی دەخنکێت. میترۆی نیویۆرک بۆ یەک چرکەش ڕاناوەستێت. هەر 7 ڕۆژی هەفتە 24 کاتژمێر کار دەکات. ئەو کاتەی میترۆکە کرایەوە نرخی گواستنەوە تەنیا 5 سنت بوو. ئێستا لەبەرەوەی 70,000 کارمەند و خانەنشین لەسەر ئەم میترۆیە موچە وەردەگرن و لەگەڵ تێچووی کارەبا و چاکردنەوە بۆیە حەقی هەر سەرێک گواستنەوە 6.6 دۆلار لەسەر حکوومەت دەکەوێت. بەڵام تیکتەکانی با نزیکەی 3 دۆلارە. بۆیە میترۆکە لە زەرەردایە. جیاوازی ئەو پارەیەش لە پارەی باشدەران دەدرێت. میترۆی نیویۆرک پێکاتووە لە 472 وێزگە، بەمەش خاوەنی زۆرترین ژمارەی وێزگەیە لە جیهاندا. درێژی هەموو هێڵەکانی پێکەوە 1000 کیلۆمەترە. ساڵانە ئەم میترۆیە 1.3 ملیار کەس دەگوازێتەوە. بەمەش بە نزیکەیی بەقەدەر دانیشتوانی چین خەڵک دەهێنێت و دەیانبات. ئەیلولی ساڵی 2015 ڤیددیۆیەکی کورتی چواردە چرکەیی کە ڕێک لەسەر ئەم قادرمەیی من لە تەنیشتی وەساوم بڵاو بوویەوە مشکێکە پارچەیەک پیتزا ڕاکێشێتە خوارەوە. پارچە پیتزاکە حتمما لە مشکەکە گەورەترە و بە 1000 حاڵ هەوڵەدا بیباتە خوارەوە. ئەم ڤیددیۆیە دەنگدانەوەیەکی ئەجگار گەورەی لە نیویۆرک دروست کرد و هەر لە نیویۆرکا چەندین سمبل بۆ ئەو مشکە دروست کرا. خەڵکی نیویۆرکیش لە دوای بڵاوبوونەوەی ڤیددیۆکە و ئەو دەنگدانەوە گەورەیە دایمە ئەڵێن ژیانی ئێمە وەک ژیانی و مشکەوایە، دایمە بە دوای پارچەیەک نانە دەبێ ڕابکەین و هەوڵ بدەین. میترۆی نیویۆرک ئەم ڕوودا و ڤیددیۆ سەمەرانشی تیادا تۆمار کراوە. میترۆی نیویۆرک تەنیا هۆکارێکی گواستنەوە نییە، بەڵکو مۆزەخانەیەکی زیندووی کللتورەکانە. لێرە دەتوانیت گوێت لە میوزیکی جاز بێت و تەماشای سەمای سەرشەقام بکەیت و تێکەڵ بەو فرە کللتورە بیت کە نیویۆرکی پێ دەناسرێتەوە. دنیای میترۆی نیویۆرک هەر دیمەنی جوانی نییە. سیستەمەکە ئەوەندە لە مێژە نوێ نەکراوەتەوە ئێستا لە هەندێک شوێنی بە تەواوی خراپ بووە. جا هەر ئەوەندەی باران ببارێت ئەگەر ترۆمپاکان کار نەکەن و ئاو فڕێ نەدەنە دەرەوە ئەوە لافا و هەموو تونێلەکاندا دەپۆشێت و میترۆ پەکی دەکەوێت. ئەو دیمەنانە زۆرن کە لە موبایلەکانی خەڵکەوە بڵاو کراونەتەوە. میترۆی نیویۆرک بە هەموو کێشە و جوانەکانیەوە شادەماری ژیانە لەم شارەدا. ئەگەر میترۆکە نەبێت نیویۆرک جەستەیەکی بێڕۆحە. میترۆکە تەنها خەڵک ناگوازێتەوە، بەڵکو چیرۆکەکانی ژیان دەما و دەم پێ دەکات لەم شارەدا کە نازانێ خەوتن چییە. توانانەقی نێردراوی 964 نیویۆرک.